پارێزگاری کرماشانن هاتوون بۆ لامان بۆ کوێ بۆ پارێزگای ئەڵەبجە واتە لە ناحەی بەمۆ بۆ کۆبوونەوە لەسەر هەندێک شت کە یەکەم پەیوەندی بە پاراستنی ژیانی تاجی کەس لە کۆماری ئیسلامی ئێران لە حکوومەتی عێراقی فیدراڵ لە حکوومەتی هەرێمەوە هەیە و پەیوەندی بە قوتی ژیانی خەڵک بازرگانی خەڵکەوە هەیە پەیوەندی بەوە هەیە کە بتوانین ئەم مەرزە لە 12 سەعاتۆ بکەین بە 14 و 16 بۆ ئەوەی تەبادولی بازرگانی زیاتر هەبێ بۆ ئەوەی خەڵکی بتوانێت قوتێ زیاتر بۆ ماڵی بۆ مناڵی و بە خازانجی متەبادل لە نێوان حکوومەتی هەرێمی و کۆماری ئیسلامی بگەڕێتەوە و قسەمان لەسەر دانیشتەکانی پێشوو کرد کە ڕەبتی بە مەرزی سازانەوەیە کە هەموو لا متفقن چ حکوومەتی هەرێم چ با بڵێن کۆماری ئیسلامی و جەنابی پارێزگار لە کرماشان کە بتوانێت و بازار شەیەک بکەینەوە. علیرغم اینکه همه دنیا درگیر متاسفانه ویروس کرونا است و باید به نحوی اقدام کنیم که تبادلات کالاهامون ویروس کرونا نتواند اثر منفی روی آن بگذارد. اما ئێستا لە دنیایەکە بینەری بڵاوبوونەوەی کۆرۆنان ئێمە بێ ڕێکارێک بگرینە بەر کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەبێتە هۆی کەسبوونی پەیوەندی بازرگانیەکان. علاوه بر اون بحث در واقع بتونیم ساعت تردد و مبادله کالا رو افزایش بدیم توی این مرزها که خوشبختانه مورد موافقت قرار گرفت. و یەکێکی تر لە بەندەکانەوە بوو کە ئێمە بتوانین ساعاتە کاژمێرەکانی کارکردن لە ئەم دوو مەرزانە زیاتر بکەین کە خۆشبختانە لەم کۆبوونەوەیە ئەوەش لەسەری ڕێکەوتی. در رابطه با تحویل برق و برق به این مناطق هم ما هیچ گونه مشکلی نداریم. هر چقدر این مناطق نیاز به برق و انرژی داشته باشند حتما ما در خدمتشون هستیم. ئێمە لە بواری دابینکردنی کارەباشەوە بۆ ئەم ناوچانە هیچ کێشەیەکمان نییە. ئێمە ئامادەین هەر بڕێک کارەبا کە ئێوە بتانەوە ئێمە بخێنە خزمەت جەنابتان و لەو وارەوە هیچ کێشەیەکمان نییە.